خۆی بۆ ئەوەی هەڵبژاردنێکی ڕاستەقینە و دیارکرا و بتوانین کەوا ڕێکارێکی یاسایی بگریتە بەر یەکەمین هەنگاو ئەوەیە ئەبێ کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی ئەکتیڤ بکرێ چونکە ماوەی بەسەر چووە و نەک بە سیستمی جاران چونکە ئەو سیستمەی جاران تۆزە کێشەی تایە بە نسبەتی پێکهاتەکان ئەوانی تر ئەحزابەکان ئەوان بەرپرسن چۆن دیفاع لە خۆیان بکەن بە نسبەتی پێکهاتەکان کە بە یاسا ئەم خاڵە دانەنرابوو بەڵام وەهایان ڕۆژان کەوا نوێنەری مەسیحیەکان لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان دەستنیشان بکرێ و نوێنەری تورکمانەکان لەلایەن پارتی دیموکراتی کوردستان دەستنیشان بکرێت کە ئەمە بەڕاستی هەڵەیەکی گەورەیە و ئەوەی کە ئێستا نوێنەرایەتی دەکرێتن ڕێزم هەیە بۆ ئەم دوو ئەندامە بەڵام ئەمە نوێنەری ڕاستەقینەی پێکهاتەکان نییە چونکە لەلایەن خۆیانەوە هەڵەبژراوە بۆیە تەمەنا دەکەین ئێستا سەرەتا بیدایەت پێشی هەموو شت بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و تەمیز بکرێ پێویستە کۆمسیۆن کارا بکرێتەوە و دەستەیەکی تازە بۆ کۆمسیۆن دابدرێ و بە تایبەتی بۆ وەرگرتنی نوێنەری پێکهاتەکان بە سیستمێکی تازە بۆ ئەوەی نوێنەری خۆیان هەبیتن بە هەڵبژاردەی خۆیان بەڕێی حیزبەکان بی بە ڕێگای کۆمەڵگەی مەدەنی بی بمیم خەلکانی ئەم پێکهاتانە بە خۆیان دەستنیشانی نوێنەری خۆیان بکەن.